لە ڕووی یاساییەوە هەم ئەنجومەنی پارێزگاکان و هەم ئەنجومەنی نیشتیمانی هەرێمی کوردستان پەرلەمان وادەی یاسایی کۆتایی دێتن لەبەرەوە پێویستە کە هەڵبژاردن ببێتن ئەو هەڵبژاردنانەش ئەوەی پەرلەمان لە بۆ 39 لەلایەن سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە ئەو دەسەڵاتی هەیە ڕۆژەکە دیاری بکاتن ڕاگەیەندرایە سەبارەت بە ئەنجومەنی پارێزگاکان ئیتر ئەوەش قسەی لەسەر دەکرێتن لە ڕووی پراکتیکیەوە هەروەک باسم کرد ممکنە گونجاوتر بی لە هەمان کات بەڵام تا ئێستا بڕیاری کۆتایی لەسەر جیاوازی نێوان بنزینی مەدعوم لەلایەن حکوومەتی عێراقی لە ناوچەکانی تری عێراق لەگەڵی هەرێمی کوردستان لە بەوە فەرقە چونکە بەغدا تا ئێستاش داعمی دەکاتن هەرێمی کوردستان ئەو داعمە نەمایە بەڵام لەگەر ئەوەش دەبێت پێویستە تەنزیم بکرێتن وەبارەت بە شنگال خۆ لە سەرەتاوەش باس لەوە کرایە کە هەبوونی ملیشیای جیاجیا لە ژێر هەر ناوەک بین قابلی قبول نییە و خۆشتان دەزانن هاوپەیمانان ئەوڕۆ بەشەکن لە پاراستنی ئەمنی عێراق و هاوکاری لەگە پێشمەرگە و لەگە هێزەکانی عێراقیش دەکەن و لەو چارچێوەش هەوڵ دەدەن کە ئەو ئەم ئاسایشە لەو ناوچە بپارێزن گفتوگۆمان لەگە قونسڵگەری ئێران کردیە و داوامان لێکردینە کە ڕەچاوی ئەو بنەمایە نێودەوڵەتیانە و ئەو ڕێکەوتنە نێودەوڵەتیانەی نێوان دوو وڵاتی وەکو ئێران و عێراق هەیە ڕەچاوی بکەن و بە پێدانی ئاوی زیاتر کە ڕێکەوتنی لەسەر هەیە ڕێکەوتنێک هەیە پێویست ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکەن بوونی پەکەکە لە ناوڕاستی هەشتاکانەوە تا ئێستا بە بەردەوامی تورکیا هاتوتە ناو خاچی عێراق و زۆر جار توندوتیژی و شەڕ و پێکدادانیشی لەوەتەوە و هەر هەبوونی هێزەکانی پەکەکەش بووی تەمای هاتنی لەشکری تورکیا لە بۆ ناو خاچی هەرێمی کوردستانی عێراق بۆیە هەمیشە حکوومەتی هەرێمی کوردستان لە مەبەستی ئەوە بووە کە ئەو توندوتیژە لە ناوچەکانی سنووری نەبێتن و هەبوونی پەکەکەش لەو ناوچانە نەبێتە مایەی لەشکرکێشی تورکیا و بۆتە مایەی بێ ئیستیقراری لەو ناوچەی سنووری و تایبەتی زیاتر لە 300 گوند لەو ناوچانە نەیانتوانێت گوندەکانی خۆی ئاوادان بکەنەوە